کێ هەیە لەوە سەر لێ شێواوتر بێت بچێ داوا لە قەبرێ بکە، بچێ داوا لە پیاوچاکێ بکە، بچێ داوا لە پێغەمبەرێ بکە. تو بڵێ کەسێک هەبێ لەوە گوبڕاتر بێ، نا وەڵڵاهی کەس لەوە نییە گوبڕاتر بێ، چونکە خوددا فەرموویەتی ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة. کامەی تۆ بە پیاوچاکی دائەنەی بچۆ دیاری هەتا ڕۆژ قیامەت هەر بانگی پێ بکە، بزار ڕۆژێک سەر دەرەکە لە قەبرەکەەوە بڵێ ئەوە هاتم بۆلات. واز لەو خوایە دێنن، واز لەو خالقە عەزیمە دێنن، ئەڕۆن داوا لە خۆڵ و دار و بەر دەکەن، داوا لە ئەهل و بەیت دەکەن. والله دەسەڵاتی هیچیان نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم قەومەکەی خڕەوە کرد، فەرمووی ئەی فاتیمەی کچم وەرە لە ماڵی خوای پەروەردگار بەرە، ئەوەی کەما من بدەمێ لە دنیادا، من لە قیامەت هیچ دەسەڵاتێکم نییە بەرامبەر بە تۆ. ئاوهای پێیان وتە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یا کەسێ پیاوچاکە مرێ لە ناو مزگەوتە عینەن قوبەیەکەکەن، کاتێ مسلمان هات نوێژەکەی کرد بۆی بچێتە دەرەوە لە دیار قەبرەکەی تەوافێ بکە، بۆ ئەوەی نوێژەکەی ئاگرێکی پێوە ناو بستێ. بۆچی قەبر لە ناو مزگەوت بێت؟ ئەگەر بۆ عیبادەتت نەبێت، ئەگەر بۆ پارە پەیاکردنت نەبێت، ئەگەر بۆ تاغوتیت نەبێت، مزگەوت جێی عیبادەتە. وأن المساجد لله فلا تدعو مع الله أحدا. مزگەوتەکان هین خوایە، نەکەن کەسی تر بکەن بە شەریکی خوا. بۆ قەبر لە ناو مزگەوتەنەی؟ بۆ ئەوەی خەڵک تەوافی پێ بکە؟ ئەرە وەڵڵا. بۆ ئەوەی خەڵک داوای شفای لێ بکە؟ ئەرە وەڵڵا بۆ ئەوەتە. ئەی بۆچیتە؟ ئەی بۆ نابێ، بۆ نایبێ بۆ قەبرستانی مسلمانە بینی لە قەبر؟ ئەگە پیاوچاک بە تۆش ئازابە پیاوچاک بە، نەک بچی سەرفی عیبادەت، نوێژەکەت بۆ خوا بێ، هەنێ لە سوژدەکەتش بۆ ئەو بێ. بۆ نەمان دێ بچاو خۆمان چەندێ سوژدە ئەبەن بۆ قەبر. یعنی ئەو کەسانە بەس بۆ پارەکە پەیاکردنیانە، بەس بۆ ئەوەیانە دین بکەنە شتێک بۆ ژێر دەسەی خۆیان، ئەوانە هیچی شەرع نییە. پێغەمبەر عليه الصلاة والسلام لە کاتی سەرمەرجا فەرمووی لعن الله اليهود والنصارى اتخذوا قبور أنبيائهم مساجد. لعنەتی خوا لە گەور و جوولەکە بێت کە قەبری پێغەمبەرەکانیان کرد بە مزگەوت، نەک قەبری باو باپیرانیان لە ناو مزگەوتە خەڵک تەوافی پێ بکە، خەڵک داوای بەرەکەتی لێ بکە. ئەی ئەوە موڵکی تۆکڵێکی باناو کە خوڕمای نییە، چه دەسەڵاتێکی هەیە؟ بۆ لە ناو مزگەوتەی نەی، بۆ خەڵک سەر لێ شێواوەکەی بیبە لەگەڵ مسلمانانە بینە قەبر و بینە ژێر خۆڵەکەوە خۆی و عەمەلەکەی. بۆی ئێمەش بچین بۆ قەبرستان سەلامیان لێ بکەین، دوعای خێریان بۆ بکەین. ئەوان تازە ناتوانن بڵێن سبحان الله. فەئەمانە هەمووی مخالەفەیە. مسلمان ئەبێ چاوکراوە بێ، ئەبێ ئاگدار بێ. ئەو خوا عەزیمە لە خۆمانە ڕەنجێنین، چونکە خوددا لە قورئاندا وعدێکی داوە، وعدی خۆی ناشتێنیە. فرموویەتی لە دوو ئاەتە لە سوورەتی ئەنیسادا إن الله لا يغفر أن يشرك به، لا يغفر أن يشرك به. قتلەکەی، زیناەکەی، عارەقە خۆیتەوە، بەدڕەوشتیەکەی، هەرچیەکەی، خوددا هەر لێت خۆشە بێ. مادام ئەلەی لا إله إلا الله بەدڵەوە شەریک بۆ خوا قەرار نادەی، جا وەڵڵاهی شەو نوێژ بکەی، حەج بکەی، نوێژ بکەی، شەریک بۆ خوا قەرار بدەی إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد ضل ضلالا بعيدا. يا أوتا سفر كردن بولاي قبر كانيان بويا. فالخلاصة حب أهل البيت يوجب احترامهم واقتفاء أثرهم ومتابعتهم والترضي عنهم وتعظيم شأنهم دون مغالاة. بلام أهل السنة وجماعة حرمت لأهل بيت أقرن، ريزيان لي أقرن، والله خوشيان قركا، والله قول كان نخنا بان سر وسر چاو شون كوتوي أوانا بن، بلان ببي أو زياد روي بكن. إما أعلين هوار مكان علي، أعلين أوانا دجمني أهل بيت. إما أعلين هوار مكان الشيخ عبد القادر قيلاني الرحمة إخوائي لبيه، أعلين أوانا إيمانيا بأوليانية نخير با خلق شواشة نبيت. ئەوان پاو پێڵاویان بەسەر سەر و بەسەر چاومان، بەڵام شوێنیان نەکەوین، بەڵام چیان فەرمووە ئەواکەین، بەڵام چی خوددا دایناوە ئەواکەین، ئەبێ حورمەت و ڕێزیان لە ناومانە هەبێت.